من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەرنامەی بەخشین وەک ئەرکێکی ئاینی و نیشتیمانی بە پێویستی زانی باری نالەباری ژیانی نەخۆشان و هەژاران و منداڵانی بێسەرپەرشتی هەرێمی کوردستان لە ڕێگەی خێرخوازانەوە کار بۆ کەمکردنەوەی ئازارەکانیان بکات. بۆیە لە مانگی 15 حوزەیرانی 2009 بەرنامەی بەخشین یەکەم ئەڵقەی لەژێر ڕۆشنایی ئاەتی من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرا والله يقبض ويبسط وإليه ترجعون بدروشمی ببخشن تا بەخشین بەردەوام بێت لە کەناڵی ئاسمانی پێیان پێشکەش کراو تاسەی هەژاران و نەخۆشان و منداڵانی بێباوکی شکان کە ساڵانێک بوو لانەیەکی ئارامیان دەست نەدەکەوت و دەرمانێک نەبوو ساڕێژی برینەکانیان بکات. بۆیە بەخشین بووە فریادڕەسی هەژار و نەدار و نەخۆش و پەککەوتەکان. تا ئەم ساتە وەختەش بەخشین بە هاوکاری خێرخوازان بەردەوامە. ئەم ساڵیش بەهۆی ئەم قەیرانەداراییەی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. بەرنامەی بەخشین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا توانی لە چەند پرۆژێکدا خزمەتێکی گەورەی هەژاران و نەخۆشان و منداڵانی بێباو بکات و ببێتە پردی گەیاندنی هاوکاریەکانی خێرخوازان بە هەژارانی نیشتیمان. پرۆژەکانی بەرنامەی بەخشین. پرۆژەی دابەشکردنی خۆراک. بەرنامەی بەخشین هەمیشە بە پێی توانە و پێویستی لە زۆربەی بۆ نەوکارە ساتە سروشتی مرۆییەکان هاوکار و پشتیوانی هەژاران بووە. بەخشین لە سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پرۆژەی دابەشکردنی خۆراک و پێداویستی ڕەمەزانی ئەنجامدا کە پێکهاتبوو لە تەواوی پێداویستیە خۆراکیەکان بۆ ئەوەی هەژاران و بێباوکان وەک هەر خێزانێکی ئاسایی لەم ڕەمەزانەدا سفریان ڕازاوە بێت. بەخشین توانی 5,000 کارتۆن خۆراک ببەخشێت بە 5,000 خێزانی هەژار بە بڕی 165,331,500 دیناری عراقی لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەنە پارە هێونەی چێ هەیە فەقیرە کوژێ هەیشە فەقیر ڕاست دەکاتەوە. ئێستا ئێوە ڕاستان کردوینەتەوە لە برسێتی و لە نەبوونی. زۆر سوپاستانەکەم. بەنامەی بەخشین هەموو کاتێک لا لە فەقیر و لە هەژارەکانەوانەیە لە کرێچی لەکەم ئەمە لە هەمووی ئەم خۆراکەش کە هێناوتانە خواڵتان بەرزاکە لە نیسکە لە برنجە لە هەموویە زۆر جێگایەکی خۆی ئەگرێ شڵان لە مانگی ڕەمەزانە بۆتان ئەکا بەردایە لە دارەکانی بەهەشت بۆ هەر هەمووتان بەعام بۆ هەر هەمووی. ئێستا من وەکەوە خۆم باسی خۆمەکەم ئەمە نەبووایە بڕۆ ئەکەی سێ ڕۆنێ لە ماڵ. بەرنامەی بەخشین زۆر باشە. سوپاستان دەکەین. زۆر مەمنونتانین کە یارمەتیتان داینە. زۆر هاوکاریمەتان کردیە بە نسبەت دکتۆر و ئیت کەس. کرێچیم معاشخۆر نیم ئەم بڕە زەخیرە وەکو ڕۆن و زەیت و برنج و شەکر و چاو هەموو شتێکی تایە ماڵی ئەو خێرخوازانێش ئاوا بێ کە یارمەتی فەقیر و هەژارەیەن زۆر کەم دەرامەتین. بەخشین. پرۆژەی هاوکاری بێباوکان.
یەکێک لە پرۆژەکانی بەرنامەی خێرخوازی بەخشین هاوکاری بەردەوامی خانەوادە بێسەرپەرشتەکانە بۆ ئەوەی منداڵە بێنازەکانیان دڵخۆش بکات و بەشێک لە ناخۆشی و ئازارەکانیان کەم بکاتەوە. هەر بۆیە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەخشین بە هاوکاری خێرخوازان توانیوێتی هاوکاری بەرچاویان بکات لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵیشدا. بەخشین توانی لە ڕێگەی خێرخوازانەوە هاوکاری مادی 400 خانەوادەی بێسەرپەرشت بکات بە بڕی 62 ملیۆن و 73 هەزار دیناری عراقی و دابەشکردنی موچەی مانگانە بەسەر 200 منداڵی بێباوک کە کەمترین موچە بریتی بوو لە 100 هەزار دینار. من زۆر شتی پێکڕم زۆر سوودی لێوەرەگەم بۆ مەکتەب و بۆ شتکڕین و بۆ پێداویستیمە. زۆر دەستخۆشی لەو کەسانەکەم بۆی پارانێرن بۆ بەرنامەی بەخشین. زۆر دەستخۆشی ئەو خێرخوازانە ئەەکەم کە لەلایەن بەرنامەی بەخشینەوە هاوکاری ئەو منالە هەتیوانەکە معیشەتمان هەر لەسەر ئەم پارەی ئەم خێرخوازەی نێرێت کە ئەیداتە دەست بەرنامەی بەخشین ئەوانیش تەقسیری ناکەن بە حیاتی هیچ جارێ بە زیاوەیانە پێمان نەک بکەمەوە. زۆر سوپاسیانەکەین و هی ئەو خێرخوازانیش سوپاسیانەکەین و خوای گەورە پاداشتی ئەوانویش و بەرنامەی بەخشینیش باتەوە. بەرنامەی بەخشین جگە لە بەرنامەی تایبەت و بەشی بێباوکان لە ڕێگەی راپۆرتی هاوکاری توانی بڕی 257 خانەوادەی هەژار هاوکاری بکات با بڕی 213 ملیۆن و 842 هەزار دیناری عراقی. بۆ کەسانەی گرفتەکانیان بچووکترە پێویستیان بە نەشتەرگەری بچووک هەیە بە مەبەستی دابینکردنی داو دەرمان بۆ هەر خێزانێک بڕی ملیۆنێک و 500 هەزار تاوەکو 2 ملیۆن دینار هاوکاری کران. خوای گەورە لەو کەسە ڕازیوێ هاوکاری مناڵەکە مەکات. خوای گەورە لە بەرنامەی بەخشین ڕازیوێ ئەم پڕەپارەیە بەشی عیلاجی کچاکە مەکات هەتا 2 ساڵ. ئێستا نازانم توێشە کەوا پارە بن بۆ بەرنامەی بەخشین. بەرنامەی بەخشێ بە ئەو کەسانێک کە فەقیر و هەزار و لێقەوما و نەخۆشن. ڕەبی خوای گەورە بیان بەتە بەهەشت و لە هەموو ناخۆشێک بە دووریان کە خوای گەورە یارمەتیان بدە ئینشاءالله. یەکێک لە پرۆژە بەردەوامەکانی بەرنامەی بەخشین هاوکاریکردنی خاوەن پێداویستیا تایبەتەکان بووە بە هەموو بەشەکانیەوە. لە ماوەی ڕابردوودا بەرنامەی بەخشین جێدەستی دیار بووە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا توانیوێتی هاوکاری 1320 خاوەن پێداویستی تایبەت بکات و 95 کورسی کارەبایی شەحن بۆ 95 خاوەن پێداویستی تایبەت دابین بکات بۆ ئەوەی لە نێوان چوار دیواری ژیانی ناهەمواریان ڕزگاریان بکات. ئەمساڵیش یەکێک لە پرۆژەکانی بەرنامەی بەخشین لە مانگی ڕەمەزاندا بریتی بوو لە هاوکاری کەمەندامان کە بەهۆی خەیرانی داراییەوە چەند مانگێک بوو موچان وەرنەگرتە بوو. بەخشین توانی هاوکاری دابەش بکات بەسەر 500 خانەوادەی کەم ئەندام بە بڕی 50 ملیۆن دینار و دابینکردنی 11 کورسی شەحن بۆ 11 خاوەن پێداویستی تایبەت بە بڕی 16 ملیۆن و 497 هەزار دیناری عراقی. خۆزگە و کەسی کە خۆی بە باوکی کوور دەزانێ تۆزێ بەقادەریەوە هەستی بدوڵایە بەسەوە ناڵم زۆر سپاسانەوە چاوی یەک بەیەکدا ماچەکەم زۆر سپاسیەوەکەم. ئێمە کە کەم ئەندامین سەد نزیکەی 9 مانگە مەعاشمان وەرنەگرتووە. لەسەر ئەو 9 مانگە ئینجا 59,500 یاوە بە من تێگەی 59,000 بەشی چیمە کات کە من کەم ئەندامی ئیشێکم بۆ ناکرێت کارێکم بۆ ناکرێت بۆچی لە من ببڕێت ئەوە ئەوەی بۆ من بکاتن بۆ من لەسەر من ئەوە کات پارە من فەقیرێکی داما ئیشکاری من چی بێ چیم بۆ ئەکرێت گوناحنێ حکوومەتێکی ئاوا پڕ نەوت و پڕ ئەوە زەبەلاحێک کەمەح لە من کەمەندام کات خێزان نارم ماڵم ناڵم هەیە
تەماح لە منەوەکات لێرەوە دەستخۆشی زۆری خۆم ئەگەێنمە بەرنامەی بەخشین دەستخۆشی لە خێرخوازانی خۆشەویستەکەم کەوا هەمیشە هاوکاری نابینایانن بەداخەوە ئێستا خاوەن پێداویستی تایبەت لە ڕەوشێکی ناهەمواردا گوزەرێ لە هەرێمی کوردستان تەبعان ماوەی 300 ڕۆژ زیاتریش ئێمە بووچەما وەرنەگرتووە بەداخەوە بە خۆشحاڵیەوە کە ئەمڕۆ بەرنامەی بەخشین ئەوە ئاوڕێکی لەم وەزع قەیران و ناهەمواردا ئاوڕێکی جددی و ئاوڕێکی مرۆڤ دۆستانە و ئاوڕێکی هاوخەمی لە یەکێتی نابینایاندایەوە و چینی نابینانی بێبەش نەکرد جێی خۆیەتی سپاسی بەرنامەی بەخشین بکەیت سپاسی خێرخوازان بکەین کە هاوکاری بەخشینەکەن بەخشینیش کە هاوکاری ئێمەکە و ئەبەخشێت کلیەم زەرعە کلیەکانم هۆر دوگۆستاوە زۆر سپاسی خێرخوازان دەکەم ئەم شەو ڕۆژ لە بیر من بەڕاستی دوعای خێریان لە بۆ دەکەم و بەرنامەی بەخشینیش یەک لەو کەسانە بوو کە یارمەتی منیان دە بەهۆی خێرخوازانەوە تەبان سپاسی هەمیان دەکەم خوا ئەزریان داتۆ ئینشاءالله دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین و دەستخۆشی لە خێرخوازانش دەکەین و داواکارین لە خێرخوازان کە هاوکاری ئەو نوعە بەرنامانە بکەن لەوەی ئەوانش بتوان لە ڕێی خۆیان خەڵکی کەم دەرامەت و کەم داهات ببینەوە بدۆزنەوە لەوەی هاوکاریان بکەن و بڕێک لە بارودۆخی ژیانیان سووک بکەن و ئاسانکاری لەویان بکەن. بەرنامەی بەخشین ئەو دەستە پڕمتمانەیەیە توانیویەتی دڵی خەمباری هەژاران خۆش بکات و منداڵانیان لەسەر سفرەی خۆشی و شادی کۆ بکاتەوە. بەخشین دڵی منداڵانی بێباوکی خۆش کرد و ئامێزی گەرمی میهرەبانی بۆ کردنەوە هەر بۆیە توانی لە ڕێگەی هاوکاری خێرخوازان و دەستی سپی ماندووی لیژنەی سەرپەرشتیاری بەرنامەی بەخشین لانە بۆ دەیان خانەوادە بە تەواوی پێداویستی ناوماڵ دروست بکات کە بریتین لە دروستکردنی 100 خان و بۆ خانەوادەی هەژاری بێسەرپەرشت و نەخۆش لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بەخشین لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵیشدا توانی بەردی بناغی 3 خان و بابڕی 150 ملیۆن دینار بۆ 3 خانەوادەی هەژار و بێسەرپەرشتدا بنێت مژدەی ژیانێکی پڕ لە بەختەوەریان پێبدات و لە ژیانی کولەمەرگی و کرێچی ڕزگاریان بکات. دوو مناڵم هەیە و ئا بۆ 6 ساڵە چێ باوکیان ئەمری خوای کردووە و داواکارین یان خێرخواز یارمەتیمان بە لە خوای گەورە بە زیابێ ئێستەکانێ موچەیان بۆ بڕین و لە خوای گەورە بە زیابێ ئەرزەیەکمان بوو بۆیان کردین و لە خوای گەورە بە زیابێ خوای گەورە پاداشتیان باتۆ یا ڕەبی بۆ خاتی گەورەی خۆی و خۆشەویستی خۆی بۆ خاتی ناوە جوانەکانی خۆی خوای گەورە یارمەتیان با یا ڕەبی خوا پاداشتیان باتۆ لە دنیا و لە قیامەت. وەڵڵای ئەو کاتێ خانووەکەمان تەپی بوو بەخوا ناخۆش بوو گەڵ بوو بەعمل نا هەوژیانیتیان نمابوو بەخوا لە تاو دڵۆپە بێ دووسێ تەشدا لێرەدانی وەڵایەوە دڵۆپە کونی کردووە بێ هەر بە تەشت ئابڕێژی ئەگەر بێت و هەموو ساڵە دڵقەکەی بۆ نەگۆڕی هەموو ساڵە بای 100,000 دڵقی بۆ کڕین ئەویش زوو کونە بێت وەڵڵاهی ئەگەر تکە ئەکا بەخوا خودە سەڵات نییە بیشتیتە سەرۆخا جاریوە چوم تیپم لێاوە لە دەلاوە تیپم لیان نەگرساوەتەوە بەرنامەیان بۆ کردین لە خوای گەورە بە زیابێ خوای گەورە پاداشتیان باتۆ ئەم ماڵیان بۆ کردینەوە لە خوای گەورە بە زیابێ خوای گەورە پاداشتی ئەوانیش باتۆ. الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا
ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. چەند ساڵە ئێمە ئەم کوڕە ئاوایە بە خێوێکم و دەستمان کورتەوە دەستمان ناڕۆ و باوکی هیچ ئیشێکی نییە و ئەمەلەیە و ئیترا لە یەکی ڕۆژێ بیبا بۆ کاکێشانێ بۆ پوشێ بۆ بەردێ بۆ دارێ ئیترەوە کاسبیمانە هەر بۆ لەدایک ئاوا بووە ئیتر ئەوە 21 ساڵە من بەسەر شانمەوە هێنم و ئەیبم چەند دختەرمان پێوە کردووە بەخوا چەند کەڕەت بردمە بۆ سلێمانی لە شەژمانیە بردمە بۆ کەرکووک وتی عملیاتێکن چوونە ژووری عملیات لە ژووری عملیات دەرمانی کرد وتی تۆ هینی تۆ پێشمەرگەی وتم خەڵکی چەمچەماڵم وتی تۆ پێشمەرگەی عملیاتە بۆ ناکەم ئارە بەخوا چوونە ژووری عملیاتیش ئارە بخوا لەو کاتەوە من ئەم ناڵا سوڕێنمەوە هەتا ڕۆژگاری ئیمڕۆ ئارە وەڵڵا ئەی کاتێکە ئەچن بۆ شوێنێک بەچی ئەیبەن چۆن ئەیبەن یان خۆت ئەچێتە دەرەوە چۆن ئەیبەن وەڵا بە باوشەی بم هەر بە باوش ئەیهێنم و ئەیبم باوکشی یارمەتی مەدا جار و ئیتر ئاوە تا چەند قورس بۆ تۆ بۆ سەرشانی تۆ ئەم ناڵە وەڵی زۆر قورسە بۆ سەرشانی من ئارە وەڵی هیلاکمەکە دایم ئەم شانە ماوساوە بەخوا چی بکە تا ئێستا عربانەیەکی شەحنی نەبکە خۆی بچێتە دەرەوە یان ئەوە ئاگاتان یا ئەوە بوو خۆشماوەش بۆمان کڕی پارەمان بۆ پیا کرد و کۆمان کردەوە و یتر خەڵک و خۆش یارمەتیمانیدا چوین دەستێمانی بۆمان کڕی بەڵام شکاوانی ئارە وەڵا شکا چەندێکە شکاوە وەڵا 2 ساڵە 3 ساڵە شکاوە دەمێکەوە ماکڕیوە کاگاسو داوای ناکرد بەرە وڵا هەرێ هەموو دایم ئەڵێ ئادای عربانەیەکم بۆ بکڕە من شەمووی شەڵا بۆ تەکڕم خوا گەورەیە لە بەیانیشەوە ئیتر یعنی نەهاتێتە ماڵەوە هەر چاوەڕی بۆ لەو قاپیەوە هەر سیارە دەنگاتوتیەوە عربانەکەم بۆ هێنن منیش هەموو ئیشەڵا ئێستا هێنن کاکی جان ئەڵڵا دەستان خۆش بێ و ماڵتان ئاوا بێ و یەخ خۆخوایە بەسەر خێرا بکەون بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 13 0 965 0 750 723 25 55 ناوم فازڵ جەبار ئەحمەد ماڵێ 65م ئەیتر جۆری نەخۆشیەکەم لە مناڵێەوە حتا ئیستا من زگماکیە و هینە توش ئەم نەخۆشیە بوومە ئیتر گەلێ هیچ چارەسەرێکشی نییە مەگەلای خوای گەورە چارەسەریە بێ هیچ چارەسەرێکی نییە ماڵمانش لە قەرنجیریەکانە و بژێوی ژیانمانش خۆتان نەزانن وەزعەکە چۆنە 8 مانگە 9 مانگە کە مەندامێکمەیە ئەو شمۆر نەگردە خۆم و پیرێژنیە دایکم ئەیتر هەر ماوەی لە شوێنێکی ماڵ وەکو ماڵی تابتماننی هەفتەی لێ ئارەوڵا هەر لەبەر ئەم نەخۆشیە خێزانم پێکۆنە ناو ئەیتری کەم دەرامەتین و خوا پاداشتی ئەو خێرۆمەنانەمدانەوە کەوا ئەم نوقستان و کەمەندامانە و ماڵە هەژار و فەقیرەکان بەسەرەکەنەوە ئیتر خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان بداتەوە وەڵی چۆن سەردانم نییە دەبێت گەلێگەلێ لە مناڵە یان یەکێکم لەگەڵا بێ ئینجا ئەگەر ئەمە بێ بۆ خۆمیتر بێباک ئەڕۆم و دێم و سەردان هەموو کە سوکارەکەم بەس ئەمە نەبێ هەتا ئیستا سەردانی هیچ کەسێکم نەکرد نەمتوانستەوەکو پێویست
یعنی زۆر حەزم لە ماڵە خزم بۆ ماڵە کەس بۆ ماڵە برادەر بۆ نەمتوانستەوە هیچ توانەمەم لەبەر ئەوەی خەڵک دەبێ عەزیەتی زۆر بخا لەگەڵمە یعنی ئەمەنە ناڕەحەتم هەنگایە بڕۆم دەبێت نەفەرێکم لەگەڵابێ هەنگایە بڕۆم دەبێت نەفەرێکم لەگەڵابێ یەکێ دامگری یەکێ اینم کە ئەمە بێدابەزینی تیانێ بۆ خۆل وەک لەبانی دانشی احتیادی زۆر بەس ئەما دەبێت دوو نەفەرت لەگەڵابێ یان نەفەرێ پاڵیدا هیلاکە بێ ئیزعاجە بێ بێزارە بێ لێت خۆم بۆ خۆم بێزارە بم بە شەو ڕۆژ لەبین 4 دیوارە 2 بلۆکە ژیانم بەسەر بردە شەو ڕۆژم لا نەبوو وەک یەک وا بووە وەک یەک ژیانێکی زۆر تاڵ و ناخۆشم بەسەر بردە زۆر ئیتر خۆتان چاکەزانە ژیانەکەی من زۆر ژیانێکی ناخۆش و تاڵ بوو بەڵام ئیشەڵا ئیتر ژیانم نوێ بێتەوە واللهی ئەوەی کە ینی ئەمە هاتە کورسان و کە بینیمەی شەو ڕۆژ خەوم پێوا بینی ئەمەنە مەراقم بوو ینی ئیتر کە موچەکەشمان 59,000 ئایا بەم 59,000 بەش چی ئەکە چیمان پێ ئەدەن چیمان پێکرێ هیچمان پێ ناکرێ بەڵام سوپاس بۆ خی گەورە بۆ بەخشین بەڕاستی کە مندام و نوقستان و ماڵە هەژار بەسەرەکاتەوە بەڵێ عنی ئیستا ژیانی من نەوە بوو و ئەزانم خی گەورە قاچی بۆم دروست کردەوە یعنی ئەتر بۆ خۆم لە ئیستا بەدواوە بۆ خۆم سەردان هەموو شوێنێکەکەم ئەو شوێنەی مەراقم بوو بۆ خۆم سەردانێکم بەبێەوەی کەس ژیاربەتی مدا و عەزیەت کەسش بدەم یەک کەسێک عەزیەت بخوا لەگەڵمە خۆم بەدڵ خۆم ئەسوڕێمەوە سوپاس بۆ خی گەورە و بۆ ئێوەش دوعای خێریان بۆ ئەەکەم شەو ڕۆژ یا ڕەبی خوا هەر سەرکەوتویان کا و بە سەرکەوتوی بیانێڵێتەوە بە تاکید ژەر سەرکەوتووە بن ئیتر خی گەورە پاداشتی هەمویان بداتەوە لەبەر ئەوەی ئەم فەقیر و هەژاریان لەبیرە بخير بنزرت من محمد عبد الرحمن خرج سنسام لسان لسانسما هان لان فارقة خوم دايق مو خوشيك مو تو بچی واليها با لذان نور سلمان با لذان نور سلمان شش بانكري نجولو لنور سلمان بوي بله شش بانكري نجولو خوم باوکم و دایکم براکم استشار باروش دو شش ماهگا یان بربن براکم هر باروش زابطه دوستان دویده در سر من چیزه آو پر سرم چیزه شاید ما پیم نزنی که گوده بو ایسا تقریبا ایسا جاله علاجی نیه علاجی برویت اروپاشن علاجی نیه علیه لو كاتو توش او نخوشه بو لو كاتو تيواش راوات تنظر بيوم كت خمان نا والله نا تو هیچ بکم چند با براسم نبه او براسم نان مداته و نان او مداته او براسم نبه مثل خوانت کشه اتر جان با خواب با براسم بجيو جان تان لسر چیه؟ والله بجيو نیش جان من او 450 براکم و خوم 150 سرما بو که دوان تا 90,000 ام حکم ده آره والله او حکمت خواهی حکمت بو هم های نبی والله
بەم ئاربانەیە مەگەر براتر بوومە ئیتر بۆ پێتاقەتی گرمەدا دڵم نایە لە سەڵات بێتەی ئیسا ئەو کوڕەتان بینی ئەو کوڕە دێ ئەمبات بەخۆ بۆ خێر ینی بەردەوام کەسێک یارمەتیت بە هاوکارت بێ بۆ ئەوەی بچتە دەرەوە وەڵڵاهی گیان بەو خوشکانم برەزاغان ئارەوە عەرەبانەی شەحنن نەبوو عەرەبانەی شەحن ئەوە 5-6 مانگە چاوەڕێی ئەمە عەرەبانم کردووە کە بۆم تەناودووە کاک محەممەدیان ئێستا لەمە بەدووە ئەتوانی ئینشاءڵڵا بەم عەرەبانەیە بچتە دەرەوە و بەبێ ئەوە هیچ کەسێک هاوکارت بێ ئەمە شەحنە و ئەتوانی شەحنی کەیت و ڕۆژانە چەندین سەعات سەردانی خزم و کەسوکار و بازار و هاوڕێکان بکەین بەڵێ ئەتوانم بێزاقەتی خۆم بەم عەرەبانە دەرەکەم بەم عەرەبانەیەکەم عەرەبانە ئەمنە بێفەوتێم زلم زۆر سەڵەتە لە ماڵا بەس ئەمەم بوێتە ئاڕم بێتاقەتی دەرەکەم و خێری ئەو کەسەر بنووسە وا بۆبی کڕی بۆ هاوردوێتی خێری بۆ ئیش بنووسە وا بۆم دەناوردووە سەنەگە چاوەڕێ ڕۆژێکی وایە ئەمڕۆمە ئەوە کەس ئەسێت نەدەم پێم ناتخۆم دەرچمە دەرەوە بێتاقەتی خۆم دەکەم و ئەوە بڕۆم بێمەوە تاقەتی دەکەم و هەر پێوەزم زۆر لە ماڵە زۆر ناخۆش بووی سەر ڕۆژێی گەلە خۆشە ماڵەوە ماڵخواوە بێ ماڵی وشەوە بێ لەخوا بەزای بێ ئای منێخەیە ئەو کەسێ بنووسێ کە بۆمی کەڕێ بۆ کە بۆم هاتووە خێریەوەش بنووسێ هەر کات ئێوەی بەخشندە ئەبەخشن ئێمە لە بەرنامەی بەخشینەوە ئەتوانین بە بەخشینەکانی ئێوە دڵی هەژار و نەدار و منداڵی بێ باو خۆش بکەین بێنە بەرچاوی خۆتان تەنها بەخشینی ئەم عەرەبانە شەحنانە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان چەندێک مایەی دڵخۆشیە چەندێک ئاسوودا ئەبن چۆن باسی ژیانی خۆیان دەکەن شەو ڕۆژ لە نێو چوار دیواردا ئەبێ بەردەوام کەسێک چاوی لێیان بێت و هاوکاریان بێ بۆ ئەوەی چەند بستێک لە ماڵەوە دوور بکەونەوە و هەم تربیان هێننەوە ماڵەوە بەڵام کاتێک ئەوەی بەخشندە هاوکاری کۆمەچەکانتان ڕەوانەی لیژنەی بەرنامەی بەخشین دەکەن لە سەرجەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بەرنامەی بەخشینیش ئەو هاوکاریانی ئێوە کۆکاتەوە هەر جارە و پرۆژێکی پێ ئەنجام ئەدات یەکێکیش لە پرۆژەکانی بەرنامەی بەخشین بریتیا لە دابینکردنی عەرەبانەی شەحن بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان کە تەنها شەحنکردنی ئەوێ و تەنها پێویستی بە 2 پەنجە هەیە خاوەن پێداویستی تایبەت هەموو هەڵس و کەوتێک و پێداویستێکی خۆی پێجێبەجێ بکات سوپاس بۆ هەموو ئەو کەسانێکەوە هاوکارمانن ئەتوانن لە ڕێگەی بەخشینەکانیانەوە دڵی سەدەها کەسی وەکو کاکە محەممەد خۆش بکەن و لە کونجی ژوورەوە و ڕۆشنایی دەروان پێ ئاشنا بکەن سوپاستان دەکەین هیوادارین بەردەوام ئەوە ببەخشن بۆ ئێمەش ببەخشین و بەردەوام بین لە کارەکەی خۆمان و دڵی هەژار و نەدارەکانی پێخۆش بکەین